گۆڕستانی بەرلووتە لە کەلار. مەراسیمی چلەی ماتەمینی سەلاح کوێخا سەرپەرشتیاری پێشووی ئیدارەی گەرمیانە. مەراسیمەکە لەلایەن خانەوادەکەیەوە ڕێکخرابوو. لە مەراسیمەکەدا لێپرتراوی مەڵبەندی 11 گەرمیان و ژمارەیەک ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیانە بوو. وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆمان بە خەمبار و دڵتەنگە زانین بە کۆچی دوایی کاک سەلاح. لە هەمان کاتیشا سەروەر و سەربەرزین بە کاک سەلاح بە کردەوەکانی بە هەڵوێستەکانی بە کارە جوانەکانی. ئەم پیاوە لە هەموو تەمەنیدا درێغی نەکردووە لە ئەرکەکانی بەرامبەر بەنەتەوەکەی لە خەباتکردنی لە شاخ وەکو پێشمەرگەیەکی قارەمان و ڕۆڵی کە هەموو هاوڕێکانی و خەڵکی ناوچەکە شایەنی قوربانیدان و خەباتی کاک سەلاح بوونە کە لەو پێناوەشە چەندین جار لە مردن گەڕاوەتەوە و هەمیشە وەکو پێشمەرگەیەکی قارەمان وەکو کادرێکی سیاسی وەکو کادرێکی کۆمەڵایەتی ئەرک و ڕۆڵی خۆی بینیوە. شانسیارم کە هاوڕێی تۆ بووم، هەرگیز ناتوانم فرامۆشت کەم. کاک سەلاح خەرمانەیەک لە کەسایەتی، مێژوویەک لە ناوداری، قەڵایەک لە خزمەتگوزاری بۆ کورد و گەرمیان پاشەکەوت کرد. دەبا وەکو ئەمەکێک ئێمەش ئەو لەبیر نەکەین، بەسەر بەردەبازی هەڵوێستەکانیدا بڕۆین، ئەو هەمیشە لە ناوماندا بە زیندویی بمێنێتەوە. کاک سەلاح پیاوێکی گەورە بووە، هەر کاکی ئێمە نەبووە، کاکی هەموو گەرمیان و گەرمیانەکان بووە. ئیتر ئێمە ئەم یادەمان وادانە خۆپارێزی بکەین بۆ بۆنەی کۆرۆنەوە لەبەرەوەی حکوومەت بەیانی هات تاجەگوڵینەی دانا. ئێمەش وەکو خانەوادە ویستمان سەعات 2 بین، سەعاتێک لە یادەکا بین و ئەوش بەڕێنمایەکانی تەندروستیەوە. لە مەراسیمی چلەی ماتەمینی سەلاح کوێخا جگە لە دانانی تاجەگوڵینە لەسەر مەزارەکەی، هاوکات پێشنگایەکی فۆتۆگرافی کرایەوە کە تیایدا بەشێک لە کار و چالاکیەکانی سەرپەرشتیاری پێشووی ئیدارەی گەرمیان لە کاتی پێشمەرگایەتی و ئیداریدا خرابوونە بەرچاو. داوای لێبوردن لە کەسوکاری شەیدە سەربەرزەکانە، داوای لێبوردن لە خەڵکی بەشەرەتی گەرمیانەکە. ئەگەر لە قەتەی کاتما داواکاریەکیان لەدەم نەمتوانێت بەیان بکەن. سەلاحەدین محەممەد فەرەج ناسراو بە سەلاح کوێخا لە ساڵی 1953 لەدایک بوو و لە ساڵی 1976 پەیوەندی بە کۆمەڵەی ڕەنجدەرانەوە کردووە. لە ساڵی 1982 چووەتە شاخ و وەک پێشمەرگە و پارتیزان 3 جار بریندار بووە. لە ڕاپەڕینی ساڵی 1991 ڕۆڵی بەرچاوی بینیوە لە ئازادکردنی کەلار و باوەنووردا. لە دوای ڕاپەڕین چەندین ئەرکی حزبی و حکومی بە سەرکەوتوانە ڕاپەڕاند و لە ساڵی 2011 بووە بە سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان تا لە مانگی نۆی ئەم ساڵ خانەنشین بوو. 40 ڕۆژ پێش ئێستا و لە شەوی 29 دوای توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا کۆچی دوایی کرد. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.